خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی دەرونیەکەین بۆ باس لە ڕەفتارێکەکەین لای منداڵ. بێگومان منداڵ کۆمەڵێک ڕەفتاری لەگەڵایە. ئەم ڕەفتارانە هەندێکیان وەکو بڵێ ینی هەر لەگەڵیایەتی و زۆربەی زۆریشی لە چواردەورەکەیەوە لە خێزانەکەیەوە ئەم ڕەفتارانە وەکو بڵێ بۆی ئەگوازرێتەوە یان پەرەی پێدرێت. یەکێک لەو ڕەفتارانەی کە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین میوانداری کەسێکی شارەزا ئەویش ڕەفتاری شەڕانگێزیە. بزانین شەڕانگێزی چییە و هۆکارەکانی چین، چارەسەرەکانی چین بۆ منداڵ تووشی ئەم ڕەفتارە دەبێت. هۆکارەکانی چین و ئایا منداڵێک تووشی ئەم ڕەفتارە بوو چارەسەرکردنەکانی ڕێگەی چارەسەرکردنەکانی ئاسانە یان نە؟ میوانداری زۆر بەڕێز هەستیار عەلی چارەسەرکاری دەرونی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین. کاکە سیار بەخێر بێت. ئەگەر جارێ لەوە بچینە ناو بابەتەکە شەڕانگێزی پێناسەیەک بکەین، بزانین چییە، چۆن بزانین مناڵەکەمان شەڕانگێزە. بەڵێ زۆر سپاس، دەستا خۆش بێ. بابەتێکی گرنگە چونکە من بە ئەزمموی کاری خۆم بەشێکی زۆری خێزانەکان لە ڕاستیە گرفتاری دەستیان بابەتەن. بۆیە شەڕانگێزی زۆر جار هەیە بۆ شازە وێ ناکرێت کە دەرەنجامی شازێتی و با بڵێن عکسێتی و لاساریەتی و خراپ مامەڵەکردنی مناڵە دەرئەنجامی خودی خۆی و خێزانەکانی چواردەوەرەکەی خۆی. یعنی هەر کاتێک مناڵێکمان هەبوو کە شاز مامەڵی کرد یا با بڵێن بە شازێکی تەندروست مامەڵی نەکرد بوونمە هەستمان کرد کە ئازار بە خۆی چواردەوەرەکەی دەگەێنێ، ڕەفتارەکانی لە باردۆخی ئاسایی چوونەتە دەرەوە، ئەو دەتوانین پێ بڵێنەوە باردۆخێکە کە مناڵی کەوتە تووشی باردۆخی با بڵێن شەڕانگێزی بۆتەوە. و شەڕانگێزی یەکێکە لەو بابەتە زۆر با بڵێن بابەتە زۆر گرنگەکان بەتایبەت لە سەردەمی کۆمەلگای ئێمەدا، چونکە ئێمە یعنی کۆمەڵێک جۆرمانەیە کۆمەڵێک بابەتێکمانەیە کە لە ڕاستی ئەمە ئەو بابەتانن کە واریدە لە ناو کۆمەلگای ئێمەدا ڕوودان. چونکە زۆر جار هەیە مناڵ دەرەنجامی ئەو شەڕانگێزی کە ئەو هەیەی چەند جۆرێکەوە با بڵێن چەند شێوازێکەوە ڕوبڕێدێتەوە. بۆ نمونەیەک لەوانەیە کە با بڵێن خێزان شازی خێزان مامەڵەکردنی لەگەڵ با بڵێن مناڵەکە دروستە بێ، یا بۆ جاری وایە زۆر جارێ ئێمە با بڵێن قسەی ناخۆش سۆشیال میدیا یا با بڵێن جاری وایە یعنی دروستبوونی ڕەفتاری شەڕانگێزی لە لای مناڵ دەرەنجامی ئەوەی کە ئێمە ئەو یاری کە مناڵ خێتی ئیشکێنی هەر لە ماڵەکەی خۆمانە زۆر جارێ خێزانی ئێمە ڕۆدا دەرەنجامی تووڕەبوونی خۆی یاری مناڵەکە لەگەڵ فڕێدا. یعنی ئەمانە یعنی ئەم جۆرە مامەڵەکردانە لەگەڵ مناڵە زۆر جارێ وا لەیەکە کە مناڵەکە تووشی حاڵەتی ڕەفتاری شەڕانگێزی بێ و ئەمەش ئەوەیە کە بوون زۆر جارە خێزانەکانی ئێمە گرفتارن بەدەستەوە. باشە کاک هەستیار ڕەفتاری شەڕانگێزی جۆری هەیە یان بڵین قۆناغی هەیە؟ بەڵێ بە تاکید هیچ با بڵێن هیچ کاتێک ڕەفتاری شەڕانگێزی لە خۆ دروست نابێت. ئێمە سێ هۆکارمانەیە، هۆکارێکمانەیە بۆ منە ژینگەییە کە دوایی شی دەکەینەوە چەندێک با بڵێن چەندێک خاڵ لە ناو هۆکارە ژینگەیە. هۆکارێکیشمانێ خودیە ینی پەیوەندی بە کەسەکە خۆیەتی و هۆکارێکی کەشمانێ با بڵێن سۆشیال میدیا و با بڵێن پەیوەندی کۆمەڵاتەکانی دەروی خێزانەکەن. ئەمانە کۆمەڵ هۆکارن بۆی کە دەری خات کە ئەم مناڵە لە ئاستی شەڕانگێزیە لە قۆناغی شەڕانگێزیە. و من بە ئەزمموی کاری خۆم بە پێ و توژینە زانستیانەشی کە خوێندومەتەوە سێرچم کردەوە، ئەنی هۆکاری ئەساس خێزانە. ڕاستیە خراپ مامەڵەکردنی خێزان لەگەڵ مناڵە هۆکارێکی زۆر باشەوەی کە مناڵ تووشی شەڕانگێزی بێ. چونکە بابەتێکی زۆر گرنگی وژەڵەن مناڵ ئاوێنێکە کە تۆ خۆتی تیا دەبینیتەوە. یعنی ئەوەی کە مناڵەکەی بینی شتێکی ناشرین ئەڵێ یا خۆ شتێکی ناشرینێکە مستەحیلە ئەگەر تۆ لە خێزانێکی خۆتە ئەم شتە نەکردبێت. یعنی ممکنە ئەو شتە نەتکردبێ و مناڵەکە بیکە. چونکە ئەو شتێکە زۆر زۆر دەگمەنە ئەگەر بۆ منە هۆکارەکەی خودی نەبێت. چونکە ئێمەندێک لە مناڵەکانمانەیە هۆکارەکان خودین پەیوەندی بە نەخۆشیەکانەوەیە، با بڵێن ADHD مان هەیە بۆ منە مناڵ هەر بە سروشتیان ADHDە، ینی جوڵێکی زۆر و ترکیزێکی کەم. ئەمە ئەو مناڵانە کە بۆ خۆیان ینی واریدە لەوەی کە تووشی ئەم مشکلانە بن تووشی شەڕانگێزی بنیا بە عەزیەتی مناڵێکی تر بن. یا مناڵمانەیە خودیەکان بەتایبەت ئەویش کە ئۆتیزمە یان شەبەنگە یان ئەو حاڵەتە شازانن کە لە مناڵە ڕۆدەن ئەویش کە پەیوەندی بە خودی خۆیەتی. بەڵام هۆکارە ئەساسەکەی خێزانە. ئێمە زۆر جارێ وشاری دێن بە خێزان لنتکە لەسەر با بڵێن مامەڵەکردنێکی ئاسایی مناڵ تۆ پەنامە بە بۆی کە لێ بدەی، پەنامە بە بۆی کە تەشیری پێ بکەی، پەنامە بە بۆی کە سوکاتی پێ بکەی بە ڕێزی بەرامبەر بکەی. چونکە تۆ کاتێک کە بەم شیازە مامەڵەت کردی سا خێزانەکانی بەداخەوە بەشێکی زۆری
يعني تا ئێستاش ئێمە نەگەیشتنەوە قەناعەتێک کە ژن و پیاوێک بەیەکەوە گە شەڕەکەن دەنگەدەنگکەن تۆ چیەکەی بیکە ئاسایی واری دەرێ ینی پێم وانە ئاسایەکەوەی کە تۆ هیچ دەنگەدەنگێ نەکرد لە خێزانەکەتە بەس بیکە بەڵام لە بەرچاوی مناڵەکەتانە بۆیە زۆر جارێ ئەو کارە خێزانەکان یا با بڵێن ژینگەی خێزانەکە ژینگەیەکی لەبارە بۆ مناڵ بۆی کە تووشی شەڕەنگێزی بێت چۆ ئێمە زۆر بێ تەحەممونین زۆر بێ سەبرین زۆر نائارامین ئەنی کاتێک کە مناڵەکە بینین دەستکاری پلاکێکەکە دەستکاری قەنەفێکەکە دەستکاری کورسێکەکە هەر شتە لەم شتە ئاسانەی کە تۆ دادناوە وەکو زیینەیەک بۆ جوانکاری مناڵ دەستکاریەکە ئەو نازانێت بۆیە با بڵێن شەڕی بینی ژن و پیا و با بڵێن لێدان لە مناڵ تەشی پێکردن سوکاتی پێکردن بێڕێزی پێکردن ئیهانەکردن و بەراورد پێکردنی لە بینی مناڵەکەی خۆی لە بینی مناڵەکەی تر هەموو ئەنە یعنی بەڕاستی وا لە مناڵەکە کە جۆرێک لە عدوانی شەڕەنگێزی تیابێ باش بۆ بەتایبەت ببورە و بەتایبەتیش یەکێک لەوە کارەکانی تری سۆشیال میدیا ئێمە بیرمانە چی ینی مناڵمانەیە بەشێکی زۆری خێزانەکانی ئێمە لە تەمەنی 1 ساڵی و سۆشیال میدیا بە فەراهەمی خاتە بەردەستی مناڵ ئێمە ئەگەر یعنی لە ماوەکانی ڕابردوی من نمونەیەکی زۆرمانە بوو کە پەبجی دەکات ینی منە یاری تونند و تیژەکانەکە ئەمە ئەو شتێکێکە لەوە کارانی کە وا لە مناڵە بکات کە تووشی شەڕ و کێشە و مشکلە بێت باش من لە پێشەکەکەشا باسم کرد ئەم ڕەفتارە با بڵین خودیە و هەر لە دایک بوونەوە ئەکرێ مناڵێک شەڕەنگێز بێ یان هیچ مناڵە شەڕەنگێز نییە لە چواردەورەوە بەتایبەت لە خێزانەوە ئەم ڕەفتاری بۆ نەقڵە بێ بەڵێ بە پێی توێژینە زانستیەکان هەتا تەمەنی 2 بۆ 3 ساڵی واریدە ینی مناڵ هەت شێ بکە زۆر ئاساییە و زۆر شتێکە ینی ئاسایە زۆر ینی تا 2 بۆ 3 ساڵش لە 3 ساڵ بۆ سەرەوە یعنی ئێمە لەو حاڵەتایە کە ئێمە با بڵین حاڵەتە خودیەکان جیا دەکەینەوە بۆ ئەیدیێژی جیا دەکەینەوە شەبانگ جیا دەکەینەوە تیزم جیا دەکەین ئەو حاڵەتە شازانە جیا دەکەینەوە ئەو کاتیمە بوومان دەرەکەی مناڵەکە خودیە کە پێویستی بە خودی خۆیەتی شەڕەنگێزەکە یانە لە دوای تەمەنی 3 ساڵەوە بەڵام بە دڵنیای پێ دەڵم بەشێکی زۆری ئەو مناڵانی کە شەڕەنگێزن دەرئەنجامی هەڵەمامەڵەکردنی خێزانە بە کوی پێکاتەکەوە دەربارەی ئەو مناڵانجا مناڵەکە کاتە شەڕەنگێزی ئەگەر ئێوە زۆر جارێ ینی قسەیەکی با بڵێن قسێکی باڵ بەسە یا درویکی بەدەمەوە کە یا درویکی پێ بکە هەر شتێک بێ کە بەرامبەر بە مناڵەکە دەکەی لەگەڵ هۆکارە زۆرانەکە باسمان کرد یارمەتی و مناڵە دەکە شەڕەنگێز بێ ئەنی بەداخەوە زۆر جارێ شەی لە قوتابخانەکەش بە هەماشی و یانی ناوەندی قوتابخانەش بۆ خۆی هۆکارێکە بۆی مناڵەکە وای لێ بکە کە شەڕەنگێز بێ بۆی هیچ مناڵێک نییە لە بوونیەوە شەڕەنگێز بێ بەڵام دواتر دەرەنجامی هەڵەمامەڵەکردنی خێزان و سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان و با بڵێن کۆمەلگا بە شێوازێکی گشتی پێناسەیەک دەدا بە مناڵەکە و مناڵە شەڕەنگێزە یارمەتی دەرن بۆی کە مناڵەکە با بڵێن وای لێ بکە کە شەڕەنگێز بێ بەرامبەر بە چوادەرەکەی زیان بەخۆی چوادەرەکەشی بگەنە ئەنی ئەمانە یارمەتی دەدێ مناڵان باشە چەند جارێک دووربارە بوونەوەی شەڕەنگەزێ لە مناڵدا بۆ منە 1-2 جار خێزانەکەی بینی بێتی ئەمە نیشانی ئەوەیە کە بڵین ئەم منداڵە ڕەفتاری شەڕەنگێزی تیا دروست بووە یان نەخێر ئەبێ ماوەیەکی دوور درێژ ئەم ڕەفتارەی هەبێت نابەتەکیید ئێمە مناڵەکانی ئەمە جۆکو ئێمەش کاریگەری ڕووداوەکان لەسەر مناڵە دروستەکات ینی هەموو ڕووداوێکە لە ماڵە ئەگوزارەیە یا لە دەروی ماڵەکەی ئەم مناڵەکە بێت شوێنێک ئەو ڕووداوە کاریگەری لەسەر مناڵەکە دروستەکات چۆن بۆ منێکی مۆزە با بڵێن دوای 3 مانگ مەعاش وەرناگری لەوانەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر بۆ من نەبێ بتوانم ئیدارە بێم بەڵام زۆرێک لە خێزانەکان بۆ ناتوانانی ئیدارەیە شتە بن چۆن کاریگەری دروستەکات ینی ڕەفتارت ئاسایی نییە ناتوانانی کوپیست مامەڵەکە لەگەڵ چوادۆرەکەی خۆت مناڵش بە هەماشیەوە ئەموو ڕووداوەکان کاریگەری لەسەر مناڵە دروستەکە بۆیە یعنی ناکرێ ینی نالۆژیکیشە بەڕاستی پێڵم کە تۆ دوو جا مناڵەکەت ببینی تووڕە بێ یان شتێک بکە وای لێ بکە کە تۆ پێی بڵێ وەڵام مناڵەکەم شەڕەنگێزە نا بەدڵنیایەوە مناڵ بەردەوام بۆ خۆی جۆرێک لە عدوانی و شەڕەنگێزی تیا جۆرێکیش ئەلو جۆرەش سروشتیە بۆ ئەوەی کە بەڕاستی هەوڵ بدا بەم ڕێگە بافەکەی خۆی بسێنێتەوە هەوڵ بە کە خۆی بستەپێنێ خۆی دەرخا پێت بڵێ کە منیش وجود مێ لە ناو ماڵەکەەوە منم یعنی ئەتوانم ئەم شتانە بکەم و زۆر جارێ مناڵ ینی بۆ ڕاستکردنەوەی هەڵی دایک و باوک زۆر جارێ ئەم شتە بەکاردێن یعنی ئەم جۆرە لە شەڕەنگێزە بەکاردێنە کە پێی بڵێ ئاگادار بە منیشم چۆن ئێستا ئێمە زۆر جارێ لە بواری کارکردنی خۆمانە لە کلینیکەڵکی خۆمانە زۆر جارێ مناڵ یعنی ئەڵێ ئەمە ئەەکەم بۆ ئەوەی کە دایکم پێی بڵم ئەوەی تۆ دیکەی خەڵەتە ینی بۆ ڕاستکردنەوەی هەڵی دایک و باوکە منێک ئەگەر بمەوێ هەڵی بەرامبەرەکەم ڕاستکەمەوە نایەم بە هەڵە ڕاستیکەمەوە
دێم بە شێوازە دروستەکە پیشانی دڵە بەڵام شتێت و هەڵێ بەڵام مناڵ ئەوە نازانێت مناڵ کاتێک دیوێ شتێک ڕاستکاتو دێ بە هەڵەیەک شتەکەت بۆ ڕاستکاتەوە بۆیە بارودۆخەکان بە دڵنیاوە کاریگەری لەسەر مناڵ دروست دەکاتەوە و بارودۆخانەش میزاجی مناڵ تێکەدا کاریگەری لەسەر میزاجی مناڵ دروست دەکات و ئەکرێ مناڵ یعنی با بڵێن گۆڕاکاری بەسەرا بێت بەڵام ئەگەر مناڵێک دەرکەوت 2 هەفتە بۆ 3 هەفتە زیاتر ئەم مناڵە بەردەوام شەڕەنگێزە شەڕ هەموو شتێک فرۆشێ کێشە بۆ خێزان دروست دەکات کێشە بۆ مناڵێکی تر دروست دەکات و پەلاماری مناڵی کۆڵانەدا وازانی تەنانەت ڕەفتاریشی گۆڕاوە جنێوفرۆشە یان تەقبولی شتەکان ناکە یان نایەتە پێشەوە حسابت بۆ ناکە ئەو شتە ڕەفتارە شازانە ئەگەر خێزان بخۆی ئەزانە هەموو دایک و باوک ئەزانێت کە چی شتێکی مناڵەکەی گۆڕانکاری بەسەراتەوە لانی کەم ئەگەر 2 هەفتە بۆ 3 هەفتە بەم شیازە بوو ئەو کاتە ڕاستەخۆ پێویستە و کەسە داوای ڕێنمایی بکات لە کەسێکی کە پسپۆڕی شارەزای ئەمبارەیە یاخود ئەگەر تۆ ئەوش بۆ نەکرات تۆ خۆت بۆ نەوەعی پاکە شارەزایی پاکە خۆت بۆ منە بزانە چۆن ئیدارەی ئەم شتانە دەکەیت بەڵام بەداخەوە ئێمە زۆرێک لەو ڕەفتارانەی کە مناڵەکانمان هەمانن دین بۆ منە بە ڕێگایەکی نادروست بە ڕێگایەکی ناپەروەردیانە دین یعنی دەمانێت کۆنتڕۆڵی مناڵەکان بکەین من زۆر جار خێزانەکانی ژەڵێم ئەڵم تا تەمەنی 12 ساڵی تۆ توانی بە شەق و بۆ کز و هەرچیەکە خۆت بیری لێ دەکەیت تۆ توانی بەکاری بێنی دژی مناڵەکەت ئەتوانی کۆنتڕۆڵی ئەو ڕەفتارە بکەیت بەڵام لە دوای تەمەنی 12 ساڵیەوە ئەو کاتی لە ڕاستیە بە هیچ شێوە تۆ ناتوانانی کۆنتڕۆڵکەی و دەکرێت ماناکەشی ئاوا لێ بینەوە بە هیچ شێوە حسابت بۆ ناکە بۆیە ئێمە قسەمان لەسەرەوەیە کاتێک کە ڕەفتارێکی شەڕەنگێزی مناڵەکەمانەیە ئەگەر خوا نەخواست ئێمە هەوڵماندا بە تووڕەبوون و بە سوکاتی پێکردن و بە لێدان و بەو هێزەی کە خۆمان شانازی پێوە دەکەین کۆنتڕۆڵ دەکەین مهما كانت تا تەمەنی 12 ساڵ دەتوانین بە کۆنتڕۆڵی باردۆخە بکەین لە دوای ئەوە 27 کۆنتڕۆڵمانەکە و ئەوەی دیشی وێ دیکە و ئێمە نمونەشمان لە تەنانەت شیرازی هەموو خێزانەکەشی تێکداوە خۆش ێزانە ینی بە ئەنقەس شتەکانەکە وەکو تۆڵەیەک لەوەی لە ماوەکانی ڕابردووە تو بۆ شازە ماڵەوە کردووە بۆی ئەگەر نەشتوانی بۆمە ڕاوێژە بە کەسێک کە کاتی بکەین لانی کەم ڕەفتار و هەسۆکوتەکانی خۆمان بگۆڕین بۆی بزانین چۆن ئیدارەی ئەو پرۆسەیە بێت جا لێرە پرسیارێک دێتە پێشەوە کە بەڕێی من گرنگە ئەوەی کە دایک و باوک تو ئاماژت پێکرد کە زانی ڕەفتاری مناڵەکەی گۆڕانکاری بەسەر هاتووە ڕاوێژ بکات وانە ئەم ڕاوێژە بە کەسی کۆمەڵایەتی بکات یان بە کەسی دەرونی چونکە ئێمە لە ئەوڵوتمان ئەم ڕەفتارە ئایا ڕەفتارێکی دەرونیە یان ڕەفتارێکی کۆمەڵایەتیە چکە تۆ دوجارگە لای کەسێکی شارەزا ڕاوێژەکەنەکەی نەتیجێکی باشیش دەست ناکەوێت وانە وڵا بە تاکید وڵا ئەوە بابەتێکی گرنگە بەڕاستی ئێمە بەداخەوە زۆر جارەیە کۆمەلگا هەنی بەشێکی زۆری سێکتەرەکانی شڵقاون شڵژاون لە ڕاستیان لە شوێنی خۆی نین بەداخەوە مەژ ئەوەیە ینی زۆر جارێ خێزانەکان ئێمە دوای ڕیکلامەکەون دوای هەندێک قساکەون کە ئەسڵۆساسی لێ بۆیە من ئەڵێم تۆ کاتێک کە دەتەوێت ڕاوێژ بکەیت دەربارەی ڕەفتاری مناڵەکە چکە ئەو ئێمە دڵنیا دەکەمەوە کاتێک خێزانێک دەهێوێت ڕاوێژێک وەرگێ لەسەر ڕەفتاری مناڵەکەی ئەو کاتێک کەیتە تینی وات و هیچ حەلێکی دەردێکی نەماوە هەلی کۆتایی با مشتەکان هاتووە یعنی ناتوانێت خۆی ئیدارێ با بۆیە ناچار چی بکە ڕاوێژ وەرگێ بۆیە من زۆر جارش بێ ڕێنمایی خێزانەکانیش بکردو لە زۆربەی کەناڵەکانی شایە بۆن من لە کاوتە تایبەتەکانی خۆشبەوەش بێتون کە تۆ تا کەسەکە نیناسی باگراوندی معریفی و شخصی کەسەکە ناسی تکا ڕاوێژ لێ وەرمەگرە چکە ئەمانە لە ڕاستیە یعنی بابەتێکی ئاسان نین چۆن ئێمە من کەی ساتوتە لای من بڕاوکەن بە نەسڵ چۆن ڕاوێژی وەرگتووە بەرامبەرەکەی پێی توتی ئەم کوڕی تۆ شەڕانگێز دەرچێت ئەو کوڕی تاوانبار دەرەچێت یعنی هەر بەڕاستی خێزانەکە یگو لەو ڕۆژۆ من نان و ئاوم لێ حرام بوو ینی نازانم چۆن مامەڵەکە لەسەرەوە ئەمەش دەرەنجامی ئەوەی کە تۆ هەڵە ماماڵات کرد لەسەرەوەی کە ڕاوێژ لە کێوە دەگری کەواتە ڕەفتارەکە دەرونیە کۆمەڵایەتیە بەڵێ بە تاکید پێڵم هەتا ئەو کاتێک کە لە چوارچوەیەکی ئاسایە بمێنێتەوە بەشێکی زۆری کۆمەڵاتیە جگە لەو حاڵەتی کەوتمان خودیە یعنی ADHD و ئۆتیزم و ئەم بابەتە تایبەتانەی کە ئێمە باسمان کردن جگە لەو حاڵەتە خودی باقی ئەمووی ئەوەی کە پێویستە خێزانیە بەڵام ئێمە بیرمان نەچێ هەڵە مامەڵەکردنی خێزان و بەکارهێنانی سۆشیال میدیا کە ئێمە باسمان کرد سۆشیال میدیا ئەگەر هەرز مناڵک لەو کاتە ئاسایی زیاتر بەکاری هێنا مدمینە بێ لەسەرەوە بۆیە کەسێکی کۆمەڵاتی ناتوانێت ئیدارەبی بۆ منە باردۆخە دەرونیەکەی ئەو مناڵە بدات یعنی ئەتوانێت بۆ شیکنەوە بدا بە خێزان ینی ڕێنمایی خێزان بکە ئەو شتانە بکە بەڵام ئەوە ئەگەر ئەوەی کە خێزان دەیەوێت ڕاوێژ بکردێ ئەبێ لە ڕاستیە لای کەسێکی زۆر ئەکادیمی بێ ئەنجا ئەتوانێت بەتابەت لە باری دەرونیە بۆیە من ئەوە ڕێنمایی خێزانەکانیش دەکەم تکایە ئێستا من زۆر جارێ لە سۆشیال میدیای بینم مەڵێ بە هەشت جەلسە ژیانی خۆت بگۆڕە ینی بۆ من ئەتوانم ژیان دوانێ بکەم بتوانم بکەم لە ڕاستیە ئەوانە شتێکی فەیکن من پێم وانە
ڕێنەمایی دەرونی لە ڕێگەی سوۆشال میدیا بدرێ مەهما کارەکە کەسەکە زۆر ئەکادیمی بێ و سنوور و خصوصیەتی شوێنەکە پارێزی ئەنجاتوانێ ئەو بکرێ بەتایبەت بۆ مناڵ من بۆ خۆم هیچ کاتی قەناعەتم بەوە نییە کە بتوانین تۆ لە ڕێگەی سوۆشال میدیا و ڕێنمایی وەرگری سەبارەت بەوەی کە مناڵەکە چۆن مامەڵەکە لانی کە مناڵ لە خێزانە ئەبێ يعني ستوري أمن على ورجيله لكي ولا توتشيله توتشون بوجون بو بو خزان زور ميما راوج لك سي شارع زاورك نكر كسي كراز بو بلا من وامو برا خوي بيولاسي او بيشرن ما يورق باشا چۆن ڕفتاری شەڕانگێزی مناڵ بگۆڕین و ئەو کردار خراپانە و ڕفتارە خراپانە دایک و باوک ئەیکەن بەرامبەر منداڵ کاتێک زانیان کە لە 2 هەفتە زیاتر ئەم منداڵە شەڕانگێزی تیا هەیە و شەڕانگێزی تیا ڕوویدا و چین دەست خۆش بێ چۆن بیگۆڕین ئێمە چۆن دروستمان کردو ئاوا دەتوانین بیگۆڕینەوە ئەنی ئەگەر بۆ تا دوێنێ بڕوامان وابوو بێ سوکاتی پێ بکەین سوکاتی پێ ناکەین ئەسان نرخانیە دێنێ ینی کە زانیمان مناڵەکەمان کارێکی باش دەکە ئەگەر مەهماکانە کارەکە زۆر بچووکیش بوو سپاسیەکەین دەستخۆشی لێکن ستایشیەکەین و لێوی نزیکە بینەوە وەگەر جارە ئەمە نەڕان بەسەر مناڵەکە ئێستا نانێڕێن بەسەر مناڵەکە لێ نزیکە بینەوە لی تێدەگەین گوێگریکی باش دەبین بۆ مناڵەکەمان بۆ ئەگەر بمانەوە ئێمە هەموو کاتێک گۆڕانکاری بەسەر ڕفتارێکی شەڕانگێزیە بێنین ئەبێ یعنی لە مناڵەکەمانەوە نزیک بینەوە خۆشەویستی پێبین نرخاندنی بینێ و وای لێ بکەین کە سوۆشال میدیا زۆر کەم بەکاربێنە بە پێی پێویست بەکاری بێنێ و زۆر جارێ ئەو مناڵانەی کە شەڕانگێزن ئەوەی دەرەنجامی ئەوەی کە دایک و باوک لە بەرچاوی مناڵەکانە بێڕێزی بەرامبەر بە یەکتریەکەن بێ حورمەتی بەرامبەر یەکتریەکەن لانی کەم ئێمە بە خێزانەکان و شاری ئەوانەوە بێ لە بەرچاوی یەکە ستایشی یەکتری بکەن نرخاندن بۆ یەکتری دابرێن ئێماڵین کاتێک خانمێک کە سعاتی خەریکی خواردن دەبێت لە سفرەکە دایانێ ئیلانی کەم لە بەرچاوی مناڵەکەتە دووجار ستایشیکە دووجار سپاسیکە بڵێ دەست خۆش بێ خواردنەکە داوایە بۆ ئەمە بێتە کولتور لە لای مناڵ یعنی ئەگەر مناڵەکە زۆریش خراپ بێ کەزانی باوک ڕێز لە ژنەکە ئەگرێ ژنەکەش ڕێز لە باوک گرێ مستحیلە وردەوە ئەم مناڵە شارەزای ئەوە دەبێت یەکێکی تر لەو خاڵانەوەی کە ئێمە بۆ من ڕفتاری شەڕانگێزی لای مناڵ کەم بکەینەوە تکای خۆمان با پارێزین لە جیاوازیکردین لە بینی مناڵەکانمان یعنی لە ڕاستی ئەمە کێشەی گەورە بۆ مناڵەکان ئێمە دروست کردو ڕاستی ئەمەی من زۆر جارێکە کاری تیاکەین گەورەترین کێشەی خێزانەکان ئەوەیە یعنی ستایشی بینی ئەم مناڵە کە بە مناڵە لە تۆ جوانتری لە من ئەمە لە فڵان کەس دەچێت ئەمە لە خاڵێکی بەس تۆ ئاوای تۆ هیچ نازانی ئەمە زیرەکە و تۆ دەرەچێت و بەس تۆ هیچ نازانی تۆ دەرناچی یعنی ئەو جۆرە لە بڵاوکردنەوەی عنف لە ناو خێزانەوە لەو مناڵەکە کە شەڕانگێز دەرچێت بەڵام ئێمە دەتوانین بیگۆڕین بۆ منە ئەڵێن بەڵێ تۆ زیرەکی باز لە شتێکی ترا تۆ بەتوانایی لە شتێکی ترا تۆ بەتوانای شتێکی ترا من زۆر جار بە خێزانەکان ئەڵم تکا واز لە ڕێنمایی جەمعی بێنن لە ناو خێزانەکانی خۆتانە ینی ڕێنماییەک لەوانەیە بۆ مناڵێکت گونجاو بێت بۆ مناڵێکی تر گونجاو نییە ئەکرێ ئەو مناڵی کە شەڕانگێزە زیاتر باوک لێی نزیک بێتەوە ئەگەر کوڕە ئەگەر کچیشە زیاتر دایک لێی نزیک بێتەوە و دایک وەعی پاکە سەبارەت بە چۆنەتی مامەڵەکردنی و باوکیش وەعی پاکە چۆن مامەڵەکەی لەسەر ئەم شتە بۆیە هەموو نزیک بوونەوە لە مناڵ بەشێک لەو ڕفتاری شەڕانگێزی کەم دەکات چکو حەز بە ئەمانەکە حەز بە دڵنیایەکە حەز بەوەکە ئیتر ئەو پیویسی بۆ هێزدە نییە کە بۆ منە شتێکی خۆی پێ بکە ئەتوانێت ئەگەر بە ڕێگاکی دروست مامەڵەکە بۆ ئەوە ئەمە بیرمانە چێکی لەو هەڵانی کە مامەڵاکەن لە خێزان ئەوەی کە ینی بەبێ ئەوەی حسابی بۆ بکەین بەبێ ئەوی گوێی لێ بگرین بڕیا لەسەر مناڵەکانمان ندەین ینی دوو مناڵمانەیە لە ماڵەکە یا مناڵێکمانەیە دوو مناڵێکمانەیە شتێکەکە بەبێ ئەوی بچینە ناو عوقی وردەکارێکە و سێرەکی قەرار دەین لەسەر مناڵ هەر لە دادگاش وایە ینی هەر بڕاوکە ئێستا شەڕێک لەم شوێنە ڕووبدا ئەم هەموو کامێرەی یا ماشەڵڵا شایدیشی تیا بیبەر دادگا بە 3 مانگێک لای نابێتەوە چکە شتە دادگا گومانی هەیە لەوەی کە شتەکان وەکو پێویست ڕۆشت بێت من زۆر بە خێزانەکان ئەڵەم تۆ کاتێک کە شەڕی بینی دوو مناڵەکانە بینی یا دوو مناڵ بێکە و شەڕەکەت تکای لە 30 سانێ شەڕێک لای مەکەنەوە چکە دڵنیا بە لەوەی هەڵاکەی دڵنیا بە حەقی ئەویان خۆی دی بە ئەویان وە حەقی ئەویان خۆی دی بووە بۆیە خواردنی ئەم حەقانە مناڵەکە بۆ خۆی ئەزانەیە ینی من ئەنی هەر بەڕاستی ڕاشکاو بم لەگەڵ تا ینی بۆی کە بینێنش باشتر لەم بابەتە تێبگا یعنی ئەگەر دایک و باوکێک جنێو بە مناڵەکان بن لە مناڵەکان بن سوکاتیان پێ بکەن غەدریان لێ بکەن لە بینی مناڵەکانە حەقی ئەمیان خوا بیدا بە حەقی ئەویان سوکاتی بەمیان بکە بەراوردی کە بە لێ بینی مناڵەکانە یعنی چ قیمە و بەهاکی پاراستنی خێزانی هەیە لە ماڵێکە مناڵەکە بیپارێزێ هیچ من هەر زۆر جارە وێڵم با نمونێک بێنمە لەسەر جەناب هاوساگیری کردووە ئەگەر لە هاوسەرەکەت بی ئامادەی لەگەڵ تا بژی هەر بەڕاستی پرسیارەکە لە نەخێر بێگومان ئەتوانێ ئەی باشە ئەگەر تۆ لە مناڵەکە دەدی چۆن لەگەڵ تاژی بە ناچاری لەگەڵ تاژی بۆیە کاتێک بە ناچاری لەگەڵ تاژی یعنی هەموو شتانە دەکات کە حیات بەرێ ینی کە بتخاتە ناو موقیفی ئیحراجەوە سە زۆرێک لە مناڵەکانمان هەیە چیەکە یعنی کاتێک کە میوان دێ
کۆمەڵە ڕفتاری ناشرین دەکا بەس بۆی میانەکە سوکایەتی سەرزەنشی تۆ ئەویش بکە پێی خۆشە بڕتاح لەبەر ئەو پێشتر ئەم شتەی کردووە بۆیە ئەگەر بمانەوێ ڕفتاری شەڕەنگێزی لابێن پێش هەموو شتە ئەبێ ڕفتارەکانی خۆمان گۆڕاکای بەسەر ڕفتارەکانی خۆمان بێنین و خۆمان بگۆڕین و خۆمان شارەزایی پاکەین سەبارەت بە چۆنیتی مامەڵەکردنی مناڵەکە بەدڵنیایەوە زۆر باشە توانین ڕفتاری مناڵەکانمان گۆڕین. دەستخۆش کاتمان هیچ نەماوە بەزمێک پرسیارەکەم بە کورتی لە بینی کچ و کوڕا مناڵ ئەم ڕفتاری شەڕەنگێزی ئەتوانین بڵین لە کامیانە زیاتر هەیە زۆر بە کورتی خۆی بە تایبەت لە کۆمەلگای ئەمەدا لەبەروی پەروەردە هۆکارە پەروەردە یعنی یارمەتی دەرە بۆی کە مناڵ شەڕکە ئازایت و پیاوی یعنی لای ئێمەوە ئەگە مناڵ لە بەرامبەرەکەی با تۆ پیاوی ئەم کلتورە زۆر جارە شەڕەنگێزی لای مناڵ زۆرتر لە مناڵی کوڕا زیاتر و لە کچ بەڵام بۆکەوەی داتایەکی دروست توێژینێکی زانستی بێ لەسەر بابەتە نییە بەڵام بەزبوونی کار و بە تێگەشتمان و بە تێگەشتمان لە سەقافی پەروەردەی کۆمەلگای ئێمە ڕفتاری شەڕەنگێزی زۆر کار هەیە لە لای کوڕ زیاتر و لە کچ. دەستخۆش زۆر بەڕێسە سیارالی چارەسەرکاری دەرونی سوپاس بۆی لەم تەورەیە لەگەڵمان دەستخۆش سپاس دەکەین.